کۆمەڵی خوێندکاری زانکۆی جیهان و لە فستیڤاڵی ساڵانەی زانکۆکەیان سەرقاڵی نمایشکردنی فێرکاریەکن تایبەت بە فریاگوزاری خێرا و سەرەتایی. زانکۆی جیهانە فستیڤاڵەکەش فستیڤاڵی پاییزێ و با سەدان خوێندکاری زانکۆکە سەرقاڵی نمایشکردنی چەندەها بابەتی جیاواز و بەرهەم و ئەو بابەتانن کە لە چەند ساڵی خوێندنی زانکۆیاندا فێرکراون. ئەمڕۆ بەشدارین لە فستیڤاڵی زانکۆی جیهان وەکو بەشی شیکاری نەخۆشیەکان بە سەرجەم خۆناغە جیاوازیەکانەوە بەشدارین بە کیمیکاڵفەنیان بە هەنێ فەنی کیمیایی و تێستی کیمیایی. هێزەکەی ئێمە تایبەت بە فریاگوزاری سەرەتایی لەم فستیڤاڵەیە. فریاگوزاری سەرەتایی بابەتێکە بۆ هەموو کەسە گرنگە بەڕاستی هۆشاری بۆ خەڵک هەمووی گرنگە و بابەتانی کە ئێمە زۆر تەرکیزە خینە سەر لێرەیە لە کاتی حادیسەیە کەسێک کە چێت تووشی حادیسەیەکە با بڵێن چۆن مامای لەگەڵ بکەین چۆن بیگوازنە شوێنێکی سەلامەت. وەکو ئەزانین مانگی ئۆکتۆبەر مانگێکە بۆ هۆشیاری ژێرپەنجەی مەمک. ئێمە لێرە لەگەڵ ڕێکخراوی فری دکتۆر و خوێندکارانی زانکۆی جیهان هۆشیاری دەین بە خەڵک بە تایبەتی ئافرەتەکانمان بۆی ئاگاداریان بکەینەوە لەم جۆرە نەخۆشیە کە نەخۆشیێکی بەربڵاوە. فستیڤاڵەکە هەمە جۆر بوو چەندەها بابەتی کولتوری و فەرهەنگی تێدا نمایش کرا. جیاواز لە خوێندکاران کۆمپانیا و کەرتی تایبەتیش لە نێو فستیڤاڵەکەدا بوونیان هەبوو بە پێی قسەی خۆیان ئامادەبوونی ئەوان وەک بەشێکە لە ناساندنی ئەو بەرهەمانەی کە خوێندکاران دەتوانن بۆ پرۆسی خوێندن سوودیان لێ ببینن. ئەمڕۆ لەم فستیڤاڵی زانکۆی جیهانە بەشداریمان کردووە وەکو ئەوەی کە خوێندکاران بەرچاوڕوون بن بۆ ئەو کەلوپەل و ئەجیزە تاقیگەیانەی کە لە دنیای ئەمڕۆیە بەکاریات. ئەکید ئێمە مەوازمان هەیە کە لە تاقیگەکانە بەکاریات واتە تاقیگەی زانکۆکان واتە کەسێک ئەگەر بۆ ریسێرچێک ریسێرچ بێت خوێندکاری دکتۆرا بێ یاخو ماستەر بێت ئەتوانێت سود لەو شتانەی ئێمە وەربگرێت جگەر لەوەی کە لە تاقیگە پزیشکیەکانیشە بەکاریان. ڕێخەرانی فستیڤاڵەکەش دەڵێن بۆ ئەم ساڵ بەشی زۆری کۆمپانیاکان لە سەرتاسەری هەرێمی کوردستانەوە بانگشتی فستیڤاڵەکە کراون و تاوەکو لە نزیکەوە ئاشنابن بە توانە و کاری خوێندکاران و بتوانن دەرفەتی کاریان بۆ بڕەخسێنن. مەبەست لی پیشاندانی توانای خوێندکارەکانمانە پیشاندانی ئەم توانای ئەم خوێندکارە پرۆفشناڵە و کادیرانن کەم زانکۆی پێگەێنێ بۆ کۆمەلگا بە بازاڕی کار و هەروەها پشتگیرۆیکردنی ئەو کۆمپانیا و ئەو لایەنانن کە ئەو بزنسە بچووکانەی ئێستا دەستیان پێکرد و بە هیوان خۆیان بناسن و خەونی گەورەبوونیانەیە بازرگانان و خاوەن کۆمپانیەکانیشمان بانگشتی فستیڤاڵەکە کردووە بۆی توانای خوێندکارەکانمان ببینن کە بتوان لە ئایندەیە هەلی کاریان بۆ بڕەخسێنن. لە فستیڤاڵەکەدا چەندین خواردنگە و بەرهەمی دەستی و بابەتی دیکان نمایش کران کە بە وتی خۆیان ئەم جۆرە فستیڤاڵانە دەرفەتێکی باشە تا ئەوەی لەم ڕێگەیەوە بتوانن بەرهەمەکانیان نمایش بکەن و بازاڕیان بۆ بدۆزنەوە. ئەمیر محەممەد کورساد نیوز سلێمانی.